يعني ئەمە زۆر کات هەندێ حاڵەت هەیە لەناو مانە یعنی تەسەوور کە ئەوەندەی ئێمە گرنگی بە جنۆکە ئەدەین گرنگیمان بە مەلائیکە بدایە زۆر لە ئاستێکی بەرزە ئەبوون لە ڕووی دینداری و خواناسیەوە یعنی خەڵکی ئێمە زۆر دائیمە لە جین و ئەوانە ئەترسێت و باشە دەی وەرە سیر کە زانی تۆ چەند مەلائیکەت لەگەڵایە بە دەورتەوە نەزانی چەند مەلائیکە ڕەحمەت دەورەیان گرتووی وەرە لە ماڵەکەی خۆتاوە دانیشتووی چەند کەس لە ماڵەکەن ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەوەندە 90 مەلائیکەی لەو ماڵە هەن چەند کەس لەو ماڵە هەبن ئەوەندە 90 مەلائیکەی لەو ماڵە هەن ئەفەرمێ مەلائیکەمان هەن معقیباتن بەس ئەو پارێزن هەموو نەفرێک لە پێش و لە دوا و لەم لەولای وەستان بەس ئەی پارێزن وەختی خۆیان و مناڵ فریشتەی هەیە گەورە شەر هەیەتی هەندێ مەلائیکەمان هەن کەتەبەن و ئەنووس هەندێ مەلائیکەمان هەن ئیشیان بەس دوعا لە کاتی دوعایان لە پەنای تۆ دوعا ئەکەی بۆ خەڵک و ئەنجامە وەلەکە بمثل وەلەکە بمثل هەندێ مەلائیکەمان بەس سەڵەوات لەسەر تۆ ئەدەن هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور باشا خوا بقوري خوي لقل ملائكة كان الصلوات لديداري تؤدن دعاء الرحمة وكان بشكم خوا لنا وظلمات ودري بنا برو نوري بري هندي ملائكة نين رحمة ما ألبا مال أقرين شوين بشوين أقرين داي بشكم لشوينك أهلك وابن وخليكي ذكري خوابن يمش دوريان بدين بروانا كان دوري الرحمة أو أن نفحات رحمة إلهين چەند جار لە ماڵەکەتە هاتووی ئاەتە کورسێکە خوێندە و مەلائیکە هاتوون گویان وەگرتی ئەفەرمێ مەلائیکەیەکێک لە جۆرێک لە جۆرەکانی مەلائیکەی گوێگرەکانی قورئان لەکوێ قورئان بخوێنێ ئەوان حازرن گوێگرن لە هەندێک شوێنە ئەفەرمێ ئەوەندە کو ئەبنەوە تا ئاسمانی یەکەم بیرکەرەوە لەوە سێ لە ماڵەکەی تۆیە ئەگەر چرایەکت هەڵکرشەوە کاڵم چرایەکت هەڵکردمە بەستم چرای حەقیقی نیە یعنی هەستای شەو نوێژێکت کرد و چرایە لە ماڵەکە تا دایگرسا مەلائیکە ئاوا دەورە ئەدەن هەتا ئاسمان ئەم چرایە بە ڕووناکی ئەمێنێت وە پیاوە باشەکان فەرمویانە هەر ماڵێک چراکەی کوژایەوە بەرەکەتی تیان نەما هەر ماڵێک شەو زیندەیی تیانە و بەرەکەتی تیان نامێنێ تەسەووەر کە ئاوا مەلائیکە دەورەیان گرتووم ئەی باشە شەرم نەکەم لە مەلائیکە زیادە ڕەوی بکەم لە حەقیانە تەسەووەر کە نێمە ئێستا لەناو ئەم کتێبە جوانانە هەموو دانیشتوین ئەزانم جاران ئەگەر کتێبێکی ئاوا ببینرایە لە مەجلیسێکە خەڵک هەر هەمووی هەڵەسایەوە احترامێکی زۆر گەورانەکرد بەبیرمە لە مزگەوتەکانە ئەگەر کەسێک قورئانی بهێنایە یەک پارچە مزگەوتەکە هەڵەسانەوە لەبەر قورئانێک هات هەمووی هەڵەسانەوە هەندێک جار ئاگام لێ بۆ ئەوانەی کە نەیان ئەتوانی هەڵسن دەستیان ئەگەر بە سەر سەریان احترامان بۆ قورئان ئەدەبن بۆ قورئان حەیاءن بۆ قورئان طبعا دواتر يعني دو بدعته وانا دواي سيرم كرد ابن تيمية رحمة الله فرمي هر قومي قالك كردوان بعادت لبيني خويا هلا سان لبرخاتي يكتر فرمي قرآن او لا ترى لبري هست سنة لبر قرآن شست لفتاوى كيفر تصوري ام شرم بك لانسانه چن قوري اگر شرم كان لخوي شرم كان لملائكه شرم كان لاخوا شرم كان لمروفكان چن انسان بي قوري بقدر چن دليل ايماني توي ويبجوان ترين صفتك لإنسان كان وباش تريميان بريتي لم حيايك راغبي أصفهاني ويباس كردين